لەتیف هەڵمەت ناوێکی دیار لە نێو دنیای ئەدەبیاتی کوردی و خاوەنی دەیان کتێبی تایبەت و تایبەتریش بۆ بواری مناڵان بە خۆشحاڵیەوە لە دوای خەرمانەیەکی جوانی ئەو نووسەرە لە نێو کتێبخانەی کوردیا یەکەمین دیدار بە ناوی هونەرمەند واروان نووسەری دیار لەتیف هەڵمەتەوە بەڕێواچێت کە تایبەتە بێت بە ئەدەبی مناڵان. دیارە لە نێو دیدارەکەیە چەندین پانێڵ و هەروە وتار پێشکەش کران گفتوگۆکەم لەسەر بیرۆکەی دیدارەکە و هەروەها تەواوی ئەو بابەتانی لە نێو دیدارەکەیە بەڕێوە چۆن لەگەڵ زۆر بەڕێز کاکشا خەوانستر کە بەڕێزیان بەڕێوەبەری دامەزراوەی کەریمیانەکەن. کاکشا خەوانسلاوە لەبێ زۆر باشەبێ. سپاس بۆ تۆ. دیارە مامۆستا لەتیف هەڵمەت ناوێکی دیار و درەوشاوە لە نێو ئەدەبیاتی کوردیا و بە تایبەتیش بۆ ئەدەبیاتی مناڵان کە نییە لە ئێمە شارەکانی ئەوی بۆ مناڵان نەخوێند بێتەوە دایکان و باوکان هەم پێی ئاشنانوە دەیان جیلیش لەگەڵ شارە جوانەکانی ئەوە گەورە بوون. چۆن بیرتان لەوە کردەوە کە دیدارێکی تایبەت بۆ ئەم کەسایەتی دیارەی نێو دنیای ئەدەبیاتی کوردی دروست بکەن؟ سپاس. لە ڕاستیە سەرەتا بیرۆکەکەوا بووە کە دیدارێک بۆ ئەدەبی مناڵان ساز بکەین. نێوازان لە ماوەی ڕابردووە لە شاری سلێمانی بە تایبەتی کۆمەڵێکی زۆر چالاکی لە بواری ڕۆشنبیری و ئەدەبیە بەڕێوە چۆن، بەڵام لەناو ئەم چالاکیانەیە ئەوەی کە غیابێ مەسلەی گرنگیدان بۆ بە مناڵانوانە. بۆیە بیرۆکەکەەوە بوو کە ئێمە ئیشێک بۆ مناڵان بکەین، چکە وازان مناڵنەوەی دوا ڕۆژە و زۆر گرنگیان پێ بدرێ و یەکێکیش لەو هۆکارانەی کە توانرێ مناڵی لە ڕێگاوە باشتر پێ فێر بکرێت مەسلەی ئەدەبیاتە، چونکە خۆتان نەزان مناڵ کەمتر ئەوە وەرەگرێت تۆ نەسیحەتیکە یا بە شێوازی جۆرا و جۆر تۆشتی فێرکەوەی خۆیشت بخوێنێتەوە یاش خۆیشت بەرشت کەوێ. لەبەرەوە ئەدەبیات هۆکارێکی زۆر باش و گرنگە بۆی تۆ لە ڕێگایەوە مناڵەکە فێرکەی. ئێمە بیرمانەوە کردو گرنگی بەم ژانرە گرنگی ناو ئەدەبیات بدەین، گرنگی بە ئەدەبی مناڵان و لە ناو ئەدەبی مناڵانی شابیرمان لەوە کردەوە کە قەڵەمێکی دیاری وەک مامۆستا لەتیف هەڵمەت ساڵانێکی زۆر خزمەتی لەو بوارەیە کردووە خەڵاتی بدرێت. ئەڵبەتە ئیشەکە کاری دامەزراوەی کەریمی عەلەکە بە هاوکاری ئەنجومەنی مناڵانی سەر بە بەشی ڕۆشنبیری مناڵانی سلێمانی کارەکە کراوە بە پشتیوانی دارایی زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ. کارەکە پێگاتە بوو لە پێشکەشکردنی سیانزە توێژینەوە دەربارەی ئەدەبی مناڵان. ئەلبەتە لەناو ئەو توێژینەوانەیە هەندێک لە توێژینەوەکان تایبەت بوو بە ئەدەبیاتی مامۆستا لەتیف هەڵمەت و ئەو کارانەی کە کردوێتی، بەڵام جیالەوە ئێمە زیاد لە 9 بۆ 10 توێژینەوەمان تایبەت بوو بە ئەدەبیاتی مناڵان. خۆی ئەدەبیاتی مناڵان چییە؟ مەسەلەن ئەو هۆکارانە چین کەواکە مناڵ لە ڕێگەیەوە زیاتر ئاشنای کتێب و پەرتوک بێ و هەموو ژانرەکانی ناو ئەدەبە توێژینەوەیان لەسەر کرابووە لە شیعر و چیرۆک و ئۆپەرێت و شانۆ و وا کرابوو کە گرنگی بدرێ بەوەی کە ئێمە چی بکەین بۆ ئەوەی هەنگاوێک زیاتر لە دنیای ڕەنگاڵەی مناڵ نزیک بینەوە لە ڕێگایەوە ئەو ئەدەبەی کە نووسرێ بۆ مناڵ وا بکەین زیاتر پەیوەست بێ بە دنیای مناڵ خۆیەوە، چونکە لە ماوەی ڕابردووە هەندێک لێرە و لەوێ هەندێک کتێب چاپ کراوە بە ناوی ئەدەبیاتی مناڵەوە، بەڵام زمانەکەی زمانی مناڵ نییە، وشەکان بۆ مناڵ نابێت، دنیا کەوبیرکردنەوەکەی مناڵ نییە. بۆیە باشتر وایە تۆ شتێک بکەی کە تایبەت بێ بە دنیای مناڵ خۆی. بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە لەم دیدارەیە هەنگاوی یەکەم بنێن بۆ ئەوەی کە کارێ بکەین کە لە دنیای مناڵ نزیک بینەوە و لە ناو ئەو دنیاشە کەسێکی وەکو مامۆستا لەتیف هەڵمەت کە تەمەنی خۆی بە ئەدەبیات بەخشیوە و لە ناو ئەدەبیاتیشە مناڵانی لەبیر نەکردووە گۆشەیەکی تایبەتی بۆ داناون خەڵات بکرێت و بە چای خۆی تا لە ژیانناوی بینێ کە هەم مناڵان هەم گەوران ڕێز لەو ئەدەبیات و ماندووبوونەیەگرێت. بێگومان دیدارێکی لەم شێوەیە چەندین پانێڵ لە خۆ ئەگرێت و چەندین گفتوگۆی کراوە لە خۆگرێت. ئەمانە چۆن بوون کاکشا خەوانەوە ئەو کەسایەتیانی کە لە نێو پانێڵەکەیە وتاریان هەبوو، گفتوگۆیان هەبوو، بیر و ڕاگۆڕینەوە هەبوو، ئەمانە لەسەر چ بنەمایەکدا دانرابوون؟ ئەلبەتە کارەکە سەرەتا بیرۆکەی خاتوو پەیامی ئیبراهیمە، ئەو کە لەگەڵ ئێمە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە هات تاوتوێی شەکەمان کرد، باسیەوەی کرد کە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان وردە خەریکە بوارەکان جیابنەوە، یعنی توێژەرەکان جیابنەوە و ئەدەبیاتی مناڵانیش کۆمەڵێک خەڵکی تایبەت و نوخبە کاری تیاکەن
ئەو پەیوەندی لەگەڵ توێژەرەکان کردبوو و بیرۆکەکەی بۆ باس کردبوون و توێژەرەکانیش هەموو ئەو کەسانن کە هەم مامۆستای زانکۆن هەم نووسری بواری مناڵانن ئەدیبنم پسپۆڕەکان لە بواری مناڵانەیە لەبەرەوە پەیوەندی پێوە کردبوون و باسی بیرۆکەکەی بۆ کردبوون وانیش خۆشحاڵیان دەربڕی بوو بۆی کە کارێکی وا زۆر پێویستە بە تایبەتی لەم دۆخەیە بکرێکە خۆتان نەزان تەکنەلۆژیا کاریگەریکی زۆر گەورەی کردوتە سەر مناڵ و مناڵانی والێ کردو هەمووی لە ڕێگەی ئایپاد و مۆبایلوانەوە کاتەکانیان زۆر بەڵام چی بکەین ئێمە مناڵان جارێکی کە بجێڕینەوە بۆ ناو دنیاکەی خۆیان لە ڕێگەی کتێب و شعر و چیرۆک و ئۆپەرێتەوە چکە بیرمان نەچێ ئەگەر ئێمە وا بکەین کە مناڵان لە سەرەتاوە ئاشناکەین بە کتێب و گۆڤار لە ڕێگەی ئەو گۆڤارە مناڵانانی کە دەرەچنیا ئەو چیرۆک و ئۆپەرێت توشتانی بۆ دنیای مناڵە نووسرێت توانی لە داهاتوە کۆمەلگایەکی دۆستی کتێب دروستکەین نەک وەک ئێستاکە بەداخەوە خەڵک لە کتێب تۆراوە بێگومان بابەتێکی گرنگە تووروژان ئەویش ئێستا دایکان و باوکانیش زۆر گیرۆدێ و بابەتەن و ئەوزام چارەسەرەکەش لە تەواوی جیهانە زۆر بەدوایە ئەگەرن بەڵام هەتاوەکو ئێستا بزانام هیچ وڵاتێک نەگەیشتووەتە و چارەسەری کە کتێب کرێتە بری ئایپاد و مۆبایل و ئەو بەرنامە بابەتە خێرانی کە مناڵان ئێستا بە تەواوەتی مێشکیان پێوەی هیلاکەەوە هەر لە ماڵیشەوە لە سوچێکا دانیشتون و لەم هیچ بابەتێکتر نییە خوانی پێ مەشغوڵکەن تەنها ئەو یاری و بەرنامانە نەبێت کە لە نێو ئایپۆد یا خۆت مۆبایلەکەیە دیدارێکی لەم شێوەیە توانی چی بکات بۆ ئەم بابەتە ئایا توانێت کە لانی کەم سەرەتای ڕێگایەک بدۆزێتەوە دەرچێکی بچووکیش بێت بۆ بابەتە بیدۆزێتەوە لە ڕاستیە ڕەنگە کاریم دیدارە نەبێ بە دوای ئەم پرسیارەیە زۆر بگەڕێ ئێمە دیدارەکە زیاتر لەسەر زمان و فۆرم و تێگەیشتن و وێنەی شعری و وێنەی چیرۆک بوو لە لای مناڵ بەڵام ئەمە کاری لە ڕاستیە بەڵام باسکردنیش لە ناو توێژینەوەکانە باسکردن هەبوو لەسەر ئەم بابەتە لەلایەنی دەرونی و لەلایەنی جیهانی مناڵەوە بەڵام ئەم کێشەیە پەیوەستە بە وەزارەتی پەروەردە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و ئەوان لە ڕێگەی سیستمی خوێندنەوە لە ڕێگەی قوتابخانەکانەوە لە ڕێگەی پرۆگرامەکانەوە و لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە کە ڕۆڵێکی گەورە بینن لەم بابەتی ئەتوان دەرەچێک بۆ ئەم بابەتە بدۆزنەوە چارەسەری ئەم بابەتە بدۆزنەوە و زایدەن خێزانەکانی ئێمەژەوەی کە تۆ ئاماژۆ پێکرد دایک و باوکەکان بەداخۆ خۆیان جیرۆدەی ئەوەن لە ماڵەکانی ئێمەیان ڕەنگە هەموو شتێک بێکەم و کورتی بێەوەی کە کتێبخانەی تیانیەوەی کە دایک و باوکەکان کتێب ناخوێنەوە خۆیان ئێ مناڵیش کەسێکی لاساییکەرەوەیە سەیری دایک و باوچێکاکە و خەریکی مۆبایلەویش خەریکی ئایپادەکەی بێ بەڵامەکە دایک و باوچ خەریکی کتێبن بێگومانەویش خەریکی گۆڤارێکی مناڵانە بێ گۆڤارێکە خوێنێتەوە لەبەرەوە چارەسەرەکە لەوێەوە دەست پێیەکا کە ئێمە تازەواز لە گەورەکان بێنین بگەڕینەوە بۆ ناو مناڵان لە مناڵەوە دەست پێ بکەین لە 15 ساڵی داهاتوە ئێمە بەرهەمی ئەوە دۆزینەوە کاگەر مناڵ لە ئێستاە وا لێ بکەین لە باتیەوەی کە ئایپادێکی بە $200 بۆ کڕین مانگانە 15,000 بۆ دانین بین بە 3 گۆڤار لە ژوورەکەی لە باتی ئەوەی بیر لەوە بکەینەوە سیستەمەکەی و قەنەفەکەی و نازام چیەکەی و چیەکەی پاری چەندمان پێیا و چ مارکەیەەکە بیر لەوە بکەینەوە کتێبخانەیەکی بچووکی بۆ دانین و لە ڕێگەی ئەوەی کە شەوان سەیری ئایپاد دەکاتە ئاخەوێ هەوڵبین فێریکەین چیرۆک بخوێنێتەوە لە 15 ساڵ بۆ 20 ساڵی داهاتووە کۆمەلگایەک دروستەکەین کە دۆستی کتێبە ئاشنای کتێبە بیرمان نەچێت لە دنیا ڕاستە تەکنەلۆژیا هاتووە ڕاستە مەسلەی مۆبایل و ئەنتەرنێت و تۆڕی کۆمەڵایەتی و هەمووانە کاریگەری گەورەی کردووە بەڵام هیچ کۆمەلگایەک لە دنیا لە کتێبدا نەبڕاوە چونکە دابڕان لە کتێبواتە دابڕان لە ژیان هەر کۆمەلگایەک لە کتێب دوورکەوێتەوە واتە لە ژیان دوورەکەوێتەوە بۆیە ئەبێ ئێمەش بیر لەوە بکەینەوە ئەگەر خەمی داهاتووە وڵاتەمانە لە ئێستاوە وەزارەتی پەروەردە وەزارەتی ڕۆشنبیری کەناڵەکانی ڕاگەیاندن دەتوانن ڕۆڵی گەورەیان هەبێ لەوەی کە وا بکەین کە خەڵک لەگەڵ کتێب ئاشکەینەوە جارێکێک لە بابەتە گرنگەکان ئەویش بەکارهێنانی وشەیە لە نێو ئەو بابەتە ئەدەبیانی کە پێشکەش بە مناڵانە کرێ و زۆر کاتێ ئێمە کتێبەکان بۆ نەخرێنە بازارەوە هەندێک کاتێ پێویستی بە دوادا چۆن بە فلتەرێک بابەتێکی لەم شێوە هەیە ئەمەش بابەتێک بوو لە نێو پانێڵ لە نێو دیدارەکە کە بتوانێت باسی لەسەر بکرێت واتە ئەو شانەی کە بۆ تێگەیشتن لە لای مناڵ ئاسانترن و کۆمەڵێک وشە بێت کە لە ڕووی پەروەردەی شۆ بتوانێت سوود بە مناڵەکان بگەێنێ بێگومانەمە بابەتێکی زۆر گرنگە لە ناو پانێڵەکەشا زۆر جەختی لێکرایەوە ئەمە کاری لە ڕاستیە کاری سەرەکی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری بەشی مناڵانە کە
وا بکەن فلتەرێک بۆ چاپکردنی ئەو گۆڤار و ئەو کتێبانی کە تایبەتە بە دنیای مناڵ دابنرێ و ڕێگە نەدرێ هیچ کتێبێک و یا هیچ گۆڤارێک بەبێ ئەو فلتەرە تێپەڕە چونکە لە ڕاستیە بەکارهێنانی هەندێ زارا و هەندێ وشە بۆ مناڵ لە چەند ڕوویەکەوە کاریگەری هەیە یەکەم لە ڕووی شێواندنی زمانەوە چونکە زمان کۆڵەکەی تێگەیشتنی هەموو ئینسانێکە و زۆر گرنگە تۆ ئەگەر ینی من بەر شعری مناڵان کەوتم وشەی بیانی تیا بووە تۆ لەوێەوە ئەو مناڵە جارێ ئەو فێریەوەکەی کە وشەی بیانی فێربێ لە باتی وشەی کوردیە ئێمە ناڵیم با مناڵ فێری زمانی تر نەبێەوە مەسلەیەکی ترە بەڵام بەکارێنانی وشەی بیانی بە شێوەیەکین لە ناو شعر و چیرۆکی مناڵانە و بۆ خۆی کاریگەری خراپی هەیە و بەکارێنانی هەندێ وشەکە ڕەنگە توندوتیژی لای مناڵ دروستکە و بەکارێنانی هەندێ وشەکە ڕەنگە دوور بێ لە دنیای مناڵ لەبەرەوە ئەبێ ئێمە ئەمانە هەمووی کۆنتترۆل کرێ وا بکرێ ئێستا دنیا بۆ بە گوندێکی بچووک سوود لە زمانی وڵاتان سوود لە ئەدەبیاتی وڵاتان سوود لە هەموو ئەو تەجروبە گەورانە وەرگیرێکە واکە ئێمە مناڵی تەندروست پەروەردەکەین ینی دووریان خینەوە لەوەی کەیتر لە منهەجی لە پرۆگرامی خوێندنەکەمانە فێریان بکەین چەکەڵگرن بابە برام چەکەڵگرن لە سەرەتاییەوە نەخێرە بێ ئێمە مناڵەکانمان بگەڕێنینەوە بۆ ئەوەی کە فێریان بکەین چۆن ژیان دۆست بن چۆن ئینسان دۆست بن چۆن ئاژەڵیان خۆش بێت چۆن ژینگەیان خۆش بێت چۆن لەسەر شەقامێگە ڕوال لە قیدارەکە نەشکێنێتەوە گوڵێک لێ نەکاتەوە فێر بێ شتەکان فڕەنەیاتە سەر شەقامەکان فێر بێ ڕێز لە گەورە بگرێ هەموو ئەمانە بێگومان لە ڕێگەی چیرۆک و شعر و ئۆپەرێت و گەڕانەوە بۆ دنیای کتێب و گۆڤارەکانە بێت چکە هەموو گۆڤارێکی مناڵان هەموو چیرۆکێکی مناڵان ئەگەر سیرکەین هەموو ئفلام کارتۆنێکی مناڵان وانە و پەندی زۆر گەورەیە بۆ ئەوەی ئەو مناڵە فێر بێت چۆن هەمەڵ سوکەوت لەگەڵ خۆی لەگەڵ خێزانەکەی لەگەڵ چواردەور و لەگەڵ کۆمەلگاکەی بکە بە شێوازێکی تەندروست. دیدارێکی لەم شێوەیە دەرفەت بوو بۆ ئەوەی کە چەندین گفتوگوی کراوە بکرێت و چەندین باسوخواسی ئەدەبی و بەتایبەتیش لە نێویە ئەدەبی مناڵان بکرێت. بەڵام بێگومان هەمیشە لە بابەتی لەم جۆرانە ئێمە چاوەڕێوەکەین کە دەرەنجامێکی باشی هەبێت بەڵام گرنگتر لەوە ئەوەیە ئەو دەرەنجامە چۆن بگەێنرێتە کەرتی پەروەردە و چۆن بگەێنرێتە دایکان و باوکان بەڕاستی چونکە بە ئەنجامگەیاندنی دەیان دیدار و توێژینەوە و پانێڵ ئەگەر ئامانجێکی یاخود کۆتایەکی باشی نەبێت وە کار بە دەرەنجامەکەی نەکرێت ئەمەش خۆی لە خۆیان گرفتە. دەرەنجامی ئەم دیدارە چۆن بوو و ئێوە بە بڵێم چۆن ئەتوانن لە ئایندەیە دەرەنجامی پانێڵ و دیدارەکە بگەێنن بە هەم کەرتی پەروەردە و هەم بە دایک و باوکانیشکەوە بابەتێکی زۆر گرنگە. خۆی لە ڕاستیە من تۆزە لەو بابەتەیە ڕەشبینم چونکە ئێمە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە دەستگایەکی حکومی نین دەستگایەکی سەرەتا خێرخوازی و ئێستا ڕۆشنبیری و ئەدەبین و لە دەرەوەی ئەوە کارەکەمان کردووە و ماوەی هەفتەیەکی ژێمە بڵاوکراوەمان بۆ زۆرێک لە دەستگا حکومیەکان بۆ تەنانەت ڕێکخراوەکانی سەر بە مناڵان و کەرتی پەروەردە و بەڕێوەبەرایەتەکان و هەموو ئەوانە ناردووە بەداخەوە یەک کەس لەمانە ئامادە نەبوو لە ناو کۆڕباندەکەیە لە ناو بەڕێوەچوونی پانێڵەکانە نە لە وەزارەتی پەروەردە نە لە وەزارەتی ڕۆشنبیری نە لە ڕێکخراوەکانی مناڵانیش. بۆیە کاری ئێمە لەمەیە ڕەنگە زۆر گرنگ نەبێ بە دوای دەرەنجامەکە چییە بێت ئێمە لە ناو دیدارەکە نزیک بە 250 تا 300 کەس ئامادە بووە گەر بتوانی بێتمان پرسیار لەلای یەک کەس لەوانەش کە دایک و باوکن بە وروژێنین بەسە بۆ ئەوەی کە دایک و باوکێکمان گۆڕی بێ و لە ناو دیدارەکە چەند مناڵێکە بوون کە مامۆساڵەتی بەڵمە بەدەستی خۆی کتێبەکانی خۆی یانێ و ئەو مناڵانە لەو ڕۆژەیە ینی زۆر دڵخۆش بوون بۆی کە باز لە دنیای وانەکرێ باز لە شعر و چیرۆکی وانەکرێ و لە قوتابخانە خوێندویانە چیرۆکەکانی لە تیڤەڵمە دێستە بەدەستی خۆیان لە تیڤەڵمە کتێبەرەگرن ئەمە بۆ ئێمە زۆر گرنگ بوو بەڵام ئەوەی کە دەرەنجامەکان لە دواییە چۆن بدرێتە پەروەردەوەوانە بەداخەوە وەزارەتی پەروەردە نەخەمی ئەوەیەتی نەبۆشی گرنگە وەزارەتی ڕۆشنبیریش بۆ خۆتان نەزانن ئەوەی ئەگەر بۆیان گرنگ بواە لەسەر ئاستی باڵا لەوێ ئامادە بوونە لیژنەیان دروست کردە پانێڵەکانیان وەرگرتایە لیژنەیان بۆ دروست کردایە بۆی لەگەڵ شوێنە معنیەکانی تراوە بکەن بەداخەوە نەک وەزارەتی ڕۆشنبیری و
با بڵێن وەزارەتی پەروەردە ئامادە نەبوون بەس لە شاری سلێمانی بەناو پێت بڵم لەوانەیە ڕێکخراوی سەر بە مناڵانە بێت کە هیچێک لەم ڕێکخراوانە لەناو ئەو کۆڕبەندەی ئێمە ئامادە نەبوو لەبەرەوە ئەمە خەمساردێکی زۆرەکە زۆرێک لە کۆمەلگای گرتوتەوە کە من بۆ خۆم جۆرێک لە ڕەشبینیم بەرامبەر ئەوە هەیە بەڵام ئیشی ئێمە وەکو دامەزراوی کەریمە عەلەکە لە ماوەی ڕابردووە ئیشە ڕۆشنبیریەکانمان ئیشە هونەریەکانمان کە کردومانە زۆر لەسەر ئەوە نەوەستاوین کە دەرەنجامەکان چیە بێ ئیشی ئێمە وروژاندنی پرسیارەکانەوە وردە وردە لەگەڵەوە خەریکین و بڕوامان بە شێوازی گۆڕانکاری هێواشەیە لە کۆمەلگایە وردە وردە ئەچینە ناوە تا بزانین بە چیەگەین. بەویام کە دایندا کاری زۆر باش و زۆر جوانتریش بکەن کاک شاخەوان بوونی مامۆستادەتی هەڵمەت خۆی لە نێو دیدارەکەیە و وەکو تۆ ئاماژەت پێکرد لە نزیکەوە پێدانی کتێب و نووسراوەکانی خۆی بە مناڵان و هەروەها تا چەند گرنگیشە با بڵێم هونەرمەندان نووسەران ئەدیبان تەخوایان لە ژیانە ماون پانێڵ دیدار تەنانەت ئەگەر مەراسیمێکی بچووکیش بێ بۆیان بکرێت لە ژیانە ئەمە لە ڕاستیە پرسیارێکی زۆر جوان و زۆر گرنگە و یەکێکە لەو پرەنسیپانەی کە ئێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە زۆر کاری لەسەرەکەین و نەریتێکی زۆر جوانە کە هەتا ئەدیبان و نووسەران خۆیان لە ژیانانان ڕێزیان لێ بگیرێ ئێمە لە ماوەی ڕابردووە بۆ چەند نووسەرێک لەم جۆرە دیداران و ڕێزلێنانمان کردووە و بانگمان کردوون و پێمان وتون سوپاس بۆ تەمەنی کە لە ژیانی خۆتان بەخشیتان بەو بوارە خەڵاتی ڕێزلێنانمان بۆ زۆر نووسەر کردووە و جالەوە ئێمە پرۆژێکمانێ بە ناوی پرۆژەی پۆستەری ناودارانی کوردەوە کە لە ڕێگەی پۆستەرێکەوە بۆ یەکێ لە ئەدیب و نووسەرەکان دروستیەکەینەوە و پۆستەرە بێ بەرامبەر ئەگەیەنینە قوتابخانە و کافتریا و شوێنە گشتیەکان و ئەم پۆستەرە ئێمە ئامانجمان لێ ڕاستیەکەی دوو ئامانجمان لێ هەیە یەکەمیانەوەی کە ناوی ئەو کەسە بە زیندوێتی بمێنێتەوە کە بەشێکی زۆری ئەو پۆستەرانە کە 1 ملیۆن پۆستەرە بۆ 1000 کەسایەتی کورد بە زیندوی ڕاگررتنی ناوی شخصەکەیە بۆ نمونە مامۆساڵەتی فەڵمەن لە ناو پرۆژەکەی پۆستەرێکی بۆ کراوە لە ڕێگەی و پۆستەرەوە ئێمە ساڵی لەدایک بوون و بەشێک لە شعرەکانی و شوێنی لەدایک بوون و ئەوانەیمان نووسیوە و ئامانجی دووەمیشمانەوەی لە ڕاستیە ئەم پۆستەرانە چنە شوێنە گشتیەکان و قوتابخانەکان و کافتریاکان خەڵک کە بەریانەکەوێ بیان ناسێتەوە بە تایبەتینەوەی نوێ جا ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئێمە تا ئەمە بکەین بە نەرید داهێنەرەکانی خۆمانە دیبەکانی خۆمان تەنانەت سیاسیەکانمان پیاوە ئاینیەکانمان پیاوە کۆمەڵایەتەکانمان ژنە بە تواناکانمان تا لە ژیانان ڕێزیان لێ بگرین چونکە لە دوای مردنی تر هیچ شتێک ئەوە نەگرنگ نییە تۆ بۆی بکەی بۆ نەوەکانی خۆشە بۆ خۆی خۆشەکە ببینە میلەتەکەی ڕێزی لێ ئەنێ ڕێز لەو تەمەنێنێکە ئەو بوارە تەرخانی کردووە بۆیە وەک پرەنسی بێمە لە دامەزراوەی کەریمی عەلەکە زۆر کار لەسەر ئەماکەین و بەڕێز دکتۆر تاها ڕەسوول کە خاوەنی دامەزراوەی کەریمی عەلەکەیە ئەو زۆر پشتیوان و دەستگیرۆی ئەوەکە کە ئێمە زۆر ڕێز لە داهێنەر و منەوەرەکانی خۆمان بگرین و ئێمەش کردومانە بە پرەنسیب لە ژێر ڕێنمایەکانیەوە زۆر کاری لەسەرەکەی کاری داهاتووی دامەزراوەی کەریمی عەلەکە چی ئەبێت؟ بەردەوام کارمان هەیە دامەزراوەی کەریمی عەلەکە دامەزراوەیەکە ئێستا یەکێکە لە ناوەندە زۆر ئەکتیڤ و چالاکەکان لە شاری سلێمانی و لە هەموو کوردستان و بەردەوام پرۆژەکانی پرۆژەی پۆستەری ناودارانی کورد بەردەوام لە ینی ئامادەکردن و چاپکردن و بڵاوکردنەوەیە و جیالەوە ئێمە پرۆژەیەکی ترمان هەیە بە ناوی پرۆژەی 100,000 کتێب بۆ قوتابخانەکان کە 100 کتێب و کتێبخانەیەکە کەینە دیاری بۆ قوتابخانەکان بێگومان ئامانجیشمان لەوە ئەوەیە کە قوتابیانی ئێمە خوێندکارانی ئێمە زووتر دەستیان بەسەر چاوەکانی معریفە و زانیاری بگا وەوە هەوڵێکە بۆ بە کللتورکردنی خوێنەوە بە شێوەیەکی کردداری و جیالەوە ئێمە بەردەوام دیدارەکانمان هەیە نامەوێ ناوی ئەو چالاکیانە بڵم کە لە بەرنامەمانایە بەڵام هەر لەم هەفتەیە ئێوە گوێبیستی چالاکێکی گەورەی تری دامەزراوەی کەریمی عەلەکە بن و چالاکیەکانمان لە ڕابردووە ئێوە پێ ئاشتان و کاری باشتان لەسەر کردو زۆر سوپاسانەکەین وەکو دامەزراوەکەی خۆمان بەردەوام خەریکی ئەو کار و چالاکیانەین و ئەمانەوێت جم و جوڵێکی ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان دروستکەین چونکە خۆتان نەزان بۆی ئەو دۆخە ئابووری و تەندروستی و سیاسیەوەی کە لەم هەرێمەیە دروست بۆ خەڵکی ئێمە ماندوو بێت تااقەتەی تر کاتیەوەیە کە ئاوڕێک لە بوارە ڕۆشنبیریەکە بدەینەوە بۆی هەمومان کەمێک تۆزی ئارام بینەوە. هیوای بەرزەوامی و کاری باش و جوانتر سپاس بۆ بەڕێز شاخەوانستێک بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە سپاس بۆ بەڕێزیشتان زۆر سپاس دووبارە سپاس بۆ